بەناوی خی گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایش پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شادەمەوە خی گەورە دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون بێگومان ئەوانەی کە دەزانن و ئەوانەی کە نازانن وەکو یەکوانین جا ئینسان زۆر گرنگە لە ژیانیدا گرنگی بە زانست و بە فێربوون بدا هەموو وڵاتێک هەموو نیشتیمانێک هەموو مەملەکەتێک ئەگەر بیێ پێشکەوێ سەر بکەوێ بێگومان ئەوەیە دەبێت گرنگی بە زانست و زانیاریەکان بدا گرنگی بە زانایانی بدا من ئەمڕۆ لەسەر گرنگیدان بە زانست و بە زانایان بەشێک لە هاوڵاتیان دەدوێنم بەشێک لە خەڵکی دەدوێنم با بزانم ئەوان قسەیان چیە ئێوەش بیسەر و بینەرمان بێت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ئەمڕۆ باسی گرنگیدان بە زانست و بە زانایان دەکەم تا چندێک گرینگە ئێمە گرنگی بە ژیانی زانایان بدەین گرنگی بە زانست بدەین. پێشەکی بە خێر بێن دەستان خۆش بیاخوا طبعا هەموو وڵاتێک کللتورێکی هەیە ناتوانین گەلی زیندوو داهاتووی دروست بکە بەبێ ئاگاداربوونی لە ڕابردووی ینی سونەتێکی تاریخیە گرنگی مێژوو لەبەرەوە گرینگە کە تو ئەتوانی داهاتووت لەسەر ئەساسی ئەو جوهدە فکری و تێکۆشین و هەوڵ و هەوڵدانە فکریانەیەکی کە لە پیاوانی هەر وڵاتێک پێشکەش بە کۆمەلگایەکەن نەوەی داهاتوو بتوانن لە ئیجابیاتەکانی ئیسیفادە بکەن و لە سلبیاتەکانیشی خۆ بپارێزن گرنگیدان بە زانایان نیشانەی هەر وڵاتێک گرنگی بە زانایان بدا نیشانەی زیندوی ئەو کۆمەلگەیە ئێمە لە گەلی کووردا یان ڕەنگبی لە هەموو وڵاتێک یاخود لە ناو هەموو کۆمەلگایەک لە ناو هەموو قەومیەتێک زیاتر احتیاجەوەی بین گرنگی بە زانانمان بدەین چونکە ئێمە کۆمەلگایەکی نەتاوەکو ئێستاوەکە ئەڵێن لە تەوری تەشکیلین یاخود وەکەوەی ئەڵێن لە هێشتا لە قۆناغی ڕزگاری خوازی نەتەوەیدان بۆی کەەوە بتوانین جیلێکی وشار جیلێک لە داهاتوو لەسەر ئەساسی ناسنامەیەکی دیار پەروەردە بکەین ضرورە گرنگی بە زانایانمان بدەین ئێمە وەکو کورد ئەزانین بەوەی کەوا مێژووی کورد لە دەوڵەتی میدێەوە هەتاوەکو هاتنی ئیسلام کورد لە مێژووە غایبە ئیدەن مێژووی کوردی لە تاریخی ئیسلامیەوە دەست پێەکە کە لە تاریخی ئیسلامیشەوە دەست پێەکە ئەبێ محاولە بکەین و لایەنە پەیوەندیدارەکانش محاولە بکەن گرنگێکی زۆر بدەن ئەو شخصیەت و ناساندنی ئەو کەسایەتیانەی کە لە تاریخی ئیسلامیا و لە تاریخی مرۆڤایەتیە وجودیان هەبووە و شتیان پێشکەش کردووە تەسەوڕەکەی وەی جێداخە مثلەن ئێستا کتێبێک هەیە باس لە ژنانی کوردەکە کابرایەکی عەرەب نووسویەتی یعنی باس لە ڕۆڵی ئەو ئافرەتە عالیم و زانا و دانانە ئەکا کە لە تاریخی ئیسلامیە بوونیان هەبووە مالەسەف کە عەرەبێک دەینووسی تەماشا ئەکەیت مەتەلەن کتێبێکی ودیەی وچی وەکو ئەدەب المفتی والمستەفتی مامۆستای شارەزووری کابرایەکی سعودی لە زانکۆی سعودیە تحقیق ئەکرێ مە بەڕاستی ئەبێ پێداچوونەوەی بۆ بکرێت چونکە گرنگیدان بە زانایان بمعنای گرنگیدانە بە نخمەی کۆمەلگا بمعنای عقلی کارای کۆمەلگایە تو ئەگەر بێت و کەسایەتێکی مەتەلنەکە و بەڕێزێکی ئێستا ئێمە لێرە کۆ بووینەتەوە بۆ باسکردن لە جوهدە فکریەکانی وەک مامۆستا سەلام ناخۆش ڕاستی کاتێک کە تەماشا ئەکەیت ئەو پیاوە لە دوای مردنی کە هێندێک شت باسەکرێت تاوەکو لە ژیاندا بووە نەمان ناسیوە جا بۆی کە بتوانین مەتەلەن جوهدە فکریەکانی ئینسانێک لە تەمەنێکی کورتا کە بتوانین زیاتر لە 104 بەرهەم خاتە بەردیدی خوێنەران و بەر مەکتەبەی ڕۆشنبیری نەتەوە و گەلەکەی ڕاستی جێگای احتیمان پێدەن ڕەنگی دەیان مامۆستا سەلام ناخۆشیی کە هەبن هەتاوەکو ئێستا لە نێو ڕەفەی ماڵەکانە تۆزیان لەسەر ژیاننامەی هەڵنیشتووی پێویستیان بەوەیەکەوە دەستێکی ماندوو دەستێکی بەرپرسیار دەست بۆ بەرهەمەکانیان درێژ بکە بۆی کەوانەوەی داهاتوو لە بەرهەمەکانیان سوودمەند ببێ ئەمڕۆ دەپرسم تا چەندێک گرینگە ئێمە گرنگی بە ژیانی زانایان بدەین بەڵێ وەک خۆی پەروەردگار دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات بەڵێ بە تەأکید خاوەن بڕوانامە باڵاکان یا خاوەن زانستە بەرگەوهرەکان قەدر و ڕێزیان هەیە و لای خۆی پەروەردگاریش جیاوازترن لە خەڵکە ئاساییەکە بەڵێ لە ناو کۆمەلگەی کوردەواری بە شێوازێکی گشتی زانایان ڕێز و تەقدیریان هەبووە بەڵام
ئەوەی جێی خەم خواردنە وەکو پێویست بەهایخیان پێ نەدراوە وەکو پێویست قەدری بەرهەمەکانیان نەگیرایە لەبەرچی لەوانەیە بڵێن تا ئاستێک شێوازێکی بە کەمزانینی بەرهەمی زانایانی خۆمان کورد بە شێوازێک وەسف دەکرێت کە معجەبە بە بیری غەیری خۆی معجەبە بە کەسایەتی جگە لە نەتەوە نیشتیمانەکەی. باشە گرنگجیدان بە ژیانی زانایان دەبێت چێ ئەو گرنگجێ پێ بدا؟ ئایا تەنها وەکو تاگ یان خوێندنگاکانمان یان لایانی پەیوەندیدار دەبێت چێ گرنگجی بە ژیانی زانایان بداتن؟ بەڵێ هۆشیاری گشتی لەسەر هەموو لایەک پێویستە و کار لەسەر ئەو بابەتە بکرێ سەرپەرشتیارانی وڵات بە شێوازێکی گشتی دەبێت چاو بەو فەرهەنگەدا بجێڕنەوە کە ئاستی ئەو کەسانەی کە بەرزە وەکو پێویست خزمەتیان پێشکەش بکرێت. گەر بە من نمونە باز بە چەند بیرمەند و زانایەکی دیاری کورد بکەین کە هەندێکیان لە ژیان ماون ئێستاش وەکو پێویست سوود لە بەرهەمەکانیان ناگیرێت سوود لە تاقە و وزیان وەرناگیرێ یا ئەوانەی کە مردون و گەڕان و لای خوا پەروەردگار کاتێک لە ژیان بوون وەکو پێویست زمینەیەکی باشیان بۆ فراهم نەکرایە کە لە نزیکەوە سوود لە بەرهەمەکانیان وەربگیرێت. ئیدی بە ئومێدی ئەوەی زیاتر لە خەم و مشوری ئەوە بین کە وڵاتمان بەرەوە ئاستی ڕۆشنبیری زانستی و سوود لە ئەزمموی زانایان وەربگیرێت. سلام علیکم. علیکم سلام ورحمة الله وبركاته. بخير بس أتسا. ئەمڕۆ باسی گرنگجیدان بە زانایان دەکەم. ئایا گرنگە ئێمە گرنگجی بە ژیان و کەسایەتی زانایەکان بدەین؟ زۆربەی وڵاتانی جیهان با بڵێن شانازی بە سمبولەکانی خۆیان دەکەن. ئەو سمبولانەش عادەتەن زانایەکانن. ئەو کەسانی کە ڕۆڵیان هەیە لە پێشخستنی میلەتەکەیان، ڕۆڵیان هەیە لە بەرەو پێشبردننی بوارێک لە بوارەکانی ژیانی ئەو میلەتەی. لۆیش زانایانیش وەکومان هەمومان دەزانی وڵاتانی پێشکەوتوو بە چ پێشکەوتن بەوەی کە گرنگیان زۆر بە زانست و زانیاریدا زانست و زانیاریش لە چێ سەرچاوە دەگری لەو زانایانەی کە گرنگیان بۆ بوارەدایە. لۆیش ینی بەداخۆش ئەمە زۆر جار کاتێک کە کەسێکمان لێ دەڕوە ئەو کاتی هەست پێ دەکەین کە لەنەچی گەورەی بەجێهێشتە لە ناو کۆمەلگاکەمان. بۆچی ئێمە کەمتر ئەو گرنگجێ دەدەین بە زانایان؟ واللهی ملەتەچین یعنی بەداخەوە زۆر جار حەزمان زیاتر لە تەقلیدکردن و لاساییکردنەوەی لە شتی دیکەی کە علاقی بە تەرفیه و بە با بڵێن لایەنە ئەوەی کە حەزم لێ و با بڵێن هیوایەتمە نەک لەوەی کە چە میلەتەکەم یان با بڵێن کوردبینی میلەتمانە کوردبینیمانە لەوەی کە ئایا ملەت بە چ پێش دەکەوی هۆکارەکانی چییە؟ ئەگەر هەر کەسێکە لە ڕۆژئاوا دێتەوە زۆر جار کە باسی با بڵێن سەرنجڕاکێشانی خۆی دەکا بەرامبەر ڕۆژئاوا باسی وی ناکە چوای کردیە ئاوا سەرنجڕاکێش بی ڕۆژئاوا وڵاتانی پێشکەوتوو ئەوەیە کە گرنگیان بە زانستدایە گرنگیان بە توێژینەوەدایە. بەڵام لای خۆمان ئەمە شتە باشەکان وەرناگرین بەداخەوە کە گرنگە ئینشاءڵڵا ینی هیوامان وایە ئەو جیلەی دێتن ئینشاءڵڵا گرنگی پێ بدا گرنگی بە زانست و زانی لە هەموو بوارەکان تەبەن مەبەستمانە لە هەموو بوارەکانی کە پێویستە وڵاتی پێش بخەین. چۆن بتوانین زانایان زانست بە شێوەیەکی گشتی خۆشەویست بکەین لە لای تاکەکانی کۆمەلگا؟ بەخۆی ئەوە بە کەلتورکردنی پێ دەڵێن ینی چۆن بە کەلتوری بکەین ئەوەش بە طبعاً با بڵێن حکوومەت دەرەجەیەک کاریگەری زۆرە لە مەسەن وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردەگرنجیی تایبەتی پێ بدرێ چونکە هەمومان دەزانین زانست و زانیاری لەوێ دەست پێ دەکا لە هەر لە با بڵێن باخچەی ساوایانەوە دەست پێ دەکا گرنگی پێ بدەین. پێویستە استراتیزیەتمان بگۆڕین لە بۆ بینینی با بڵێن مستەقبەلی خۆمان. ئەوەش بە شێوازێک دەکرێت کە ڕوونکردنەوە یان با بڵێن پێشاندانی زانست بەوەی کە زانست توچی گرنگ و خۆشەویستە لای خەڵکی ئەویش لەوە دەست پێ دەکە لە پەروەردەکردنەوە دەست پێ دەکا کە ئەو قوتابی کە لە با بڵێن پۆلی با بڵێن لە بنەڕەتیە کاتێک دەبینی زانستێک وشکە هیچ هەدەفەکی مستەقبەلی لۆ جێبەجێ ناکە طبعاً حەزی لێ ناکە. بەڵام ئەگەر وامان کرد ڕەبتمان کرد و پەیوەستمان کرد بە ژیانی ئەو کەسە و پێشانماندا کە گرنگی چەند زۆرە لە مستەقبەلی ئەو کەسە و پاشانی شێوازی نوێمان بەکارهێنا لەوەی کە ئەو زانستە پێی بگا بێگومان ئەو کاتی زانست و زانیاری خۆشەویست دەبی لای هەمومان. لە توی خانم دەپرسم چەندێک گرنگە ئێمە زیاتر و زۆرتر گرنگی بە زانایان بدەین؟ من وەکو مامۆستایەکی مێژوو
بڵین مامۆستایانی ئاینی یاخود زانایان هەموو کاتێ پێشەنگی شۆڕشەکانی کورد بوونە و هەر ئەوانیش بوونەکەوە هەستی نەتەوایەتیان لای خەڵکی جوڵاندووە و شۆڕشیان بەرپا کردووە بۆیە پایە و زانستی گرنگی زانایانی ئاینی گرنگەوە ئەبێ بە ئەو ڕۆڵەشیان بە گرنگەوە باز بکرێت لە مێژووی گەلی کووردا بەنسبەتی ئەوەی کەوا ئێستا پای زانایانی ئیسلامی بڵین تۆزێک ئەوەش هەر تێکەڵ بە سیاست بووە تێکەڵ بە سیاسەتی هەڵ و چەوت بووە ئەجینا زانا و بیرمەندانی ئیسلامی هەموو کاتێ پایان بەرزە بەڵام بەداخەوە هەنێک بە ناوی زانای ئیسلامیەوە کۆمەڵێک هەڵین زەق ئەکەن لە ناو حیزبی غیر ئیسلامی یاخود لە ناو ئەم حکوومەتە گەندەڵەیە بۆیە سەیرەکەی بەگشتی خەڵک خەریکە پایە و زانایانی ئاینی لەکەدار بکەن. ئێستا جگەلەوەی کە وەکو خۆ دڵیانی ڕێزێکی زۆریان لێ ناگیرێ بەڵکو ئەو ڕێزەی جارانیشە نامێنێ بەڵام زانە بەگشتی لە لای میلەتی کورد بێگومان ڕێزی تایبەتی خۆی هەیە بەڵێ مادەم هەندێکیان بۆ ئیتر لێدانی کەسایەتی زانایان بێ یاخود بۆ شخصی بەرژەوەندی شخصی خۆی بێ هاتووە بڵێ ئێستا لە لای هەنێک کەس یان بڵین بابەتی ڕۆژ ئەوەیە کەوا ڕخنە لە زانانی ئاینی بیژیرێ بەڵام هەرچ کەسێک ئەگەر بێت و بە ویژدانەوە بڕیار بدات ئەو زانایانە کەوا گرنگی خۆیان هەیە لە چ لە مێژوو چ لە هەستی کوردایەتی چی لە خزمەتکردن بە میلەتی کورد تایبەتە لەگەڵ ئەوانەوە ئەبێ جیا بکرێنەوە. تۆکو مامۆستایەکی مێژوو چەندێک زانایان و بیرمەندانی کوردت بە قوتابیەکانی خۆت ناساندووە هەموو کاتێک چکە ناتوانین لێیلا دەین ئێمە کەرباسی شۆڕشەکانی کورد بکەین هەمووی شێخ و مەلا بووە هەمووی ئەوان هەڵیان گیرسانوە بۆیە ناتوانین خۆمانی لێلا بدەین لە واقعە چونکە ئەمە واقعێکە و نەک پێش بەسەرمانە سەپی بێ بەڵکومە واقعێکی ڕاستیە وەکو شۆڕشەکانی شێخ عەبدوڵای نەهری شۆڕشەکانی شۆڕشی شێخ سەعیدی پیران شۆڕشەک یەک لە دوایەکانی شێخ مەحموودی نەمر و قازی محەممەد و کۆمەڵێ دوای قازی محەممەدیش سەیرەکەی زۆربەی ئەو زانا و مەلانە لە ناو شۆڕشە فتوایان داوە کەوا بڵین وەکو جاری وهەیە وەکو جیهادیش باس کراوە ئەبێ دژی دوژمنانی کورد بڵین خەبات بکەن یا خودین کرد بۆیە لێرەیە یعنی من نەک من هەموو مامۆستایەک واجبە لە سەریکەوە مێژووی زانایانی ئاینی ئەبێت یەکەڵ بە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بکرێ چونکە لەوانی شۆ هاتووە یەک خاڵێتریش هەیە کە من ئەمەیە بۆت باس بکەم من وەکو ئەوەی کەوا چەندین توێژینەوەی بڵین شۆڕشەکانی کوردم کردووە یەک شتێک زۆر یعنی زەق دیارە ڕەنگە هەندێک کەس نتوانن ئەوە بکەن هەتاکو شۆڕشە کوردیەکان کەوا شێخ و مەلا و یان مامۆستایانی ئاینی پێشڕەویان کردە ڕاستە نەتیجەی نەبووە بەڵام هەموو کاتێ یعنی خزمەتی بەنەتەوەکە دۆزی کورد کردووە و ناوماڵی کوردی پاراستەوە بەڵام کاتێک لە دوای چلەکان بەدواوە کەوا بیری نەتەوەیی چەپی هاتە ناو شۆڕشە کوردیەکانەوە کوردیەک پارچە نەما شەڕی ناوخۆی دروست بوو و پەرتەوازەیی لە خەباتی کووردا بەرپا بوو. ئایا پێویستە ئێمە گرنگی بە کەسانی پێشە خۆمان بدەین وەکو زانایان و ژیانیان بخوێنینەوە؟ دەستان خۆش بێ سوپاس من کامڕۆ لێ لەم دیدارە زانستیە ئامادەم هەڵبەتە خۆی لەخۆیان ئەم دیدارانە گرنگێکی زۆری هەیە بۆ نەوەکان بۆ خۆمان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو زانا و کەڵەپیا و منەوەر و
ئەو بیرمەندانی کە بەڕاستی خزمەتێکی زۆریان کردو هەم بە دینەکەمان هەم بە کورد و کوردستان. دیارە ئەم دیدارانە بۆ مامۆستایانی بۆ زانانی کورد چ مامۆستای ئاینی بیا خۆت زانایەکی کورد ببێ گرنگی زۆری هەیە بۆ نەوەکانمان بۆ گەنجەکانمان کە ئێستا بەڕاستی دوورن لەم وەسەتەوانێ هەر ببوورە گرنگجەکەی چییە؟ گرنگەکە بۆ زانیاریان هەبێت کە کەسانێک کە بوون هاوتەمەنی ئەوان بوون لە کۆنەوانێت توانیوانە خزمەت بکەن بە قەڵەمەکەیان بە دینەکەیان بە کوردایەتەکەیان بە بۆچوونێکیان بووە بە قەڵەمەکان توانیوانە خزمەتیشی گەورەی نەتەوەی کورد بکەن بۆی گەنجەکانیشمان بەم کەڵەزانە و بەم منەوەرانە ئاشنا بن تا بتوانین هەنگاوەکانی ئەمان هەڵگرن بە هەمان شێوە ئاشناییتیان هەبێت لەگەڵ ئەم زانایانە. ئێمە توانی ومانە تاوەکو ئێستا ئاوا کەسانی خۆمان بە نەوەکان بناسیێنین بیرمەندەکانمان زانایەکانمان ئەو نەوەی کە ئێستاوە پێڕادەگات و دەبێتەنەوەی داهاتوو چەندێک هەوڵماندایە زیاتر و زۆرتر بەنەوەی داهاتوو بیان ناسیێنین کارەکانی کرایوەکو پێویستن؟ من پێم وایە و کراویشە کورد تەوەیەکی باوەفایە وەفای هەیە بە ئوزانانی کە پێشتر خزمەتیان کردو هەتا ئێستا ئێمە لەسەر نەهجی ئەوان ئەڕێن بەڕاستی ئێمە کۆمەڵە زانامان هەیە بەڕاستی ئەوەی کە ماوەشەوە ئەوەی کە وەفاتیشی کردووە جێماویان بەهەش بێ ئێمە لەسەر نەهجی ئەوان ئەڕێن هەڵبەتە ئەمەی کە ئێستا ئێمە هەمانە بەرهەمی ئەوانە ئێمە ئەیخۆین بۆیە ئێستا من وای ئەبینم کە ئێستا خەڵکانێکی زۆر گرنگی بە تایبەت لە وەسەتێکی ڕۆشنبیریە گرنگی و خزمەتێکی زۆر بە منەوەرەکانی پێشووتریش ئێن و خزمەتێکی زۆریش بەمانەی ئێستا ئەکەن زۆر کۆڕۆک و سیمیناری زۆر دروست ئەکرێت بۆ خزمەتکردنیان هەڵبەتە ئەمە بۆ خزمەتی گشتیشە نەکتەنها بۆ خۆیان بۆیە من ئێستا بە شێوەیەکی زۆر باش ئەبینم کە بەرەو پێشچۆ خزمەتێکی باش ئەکرێن. ئەمڕۆ باسی ڕێزگرتن لە زانایان دەکەین هەر وڵاتێک هەر نیشتمانێک ئەگە بیوێ پێشکەوێ بێگومان ڕێزە زانایانی دەگرێت ڕێز و کەسانە دەگرێت کە خزمەتی کۆمەلگای کردووە لە بوارە جیاکاندا جا من ئەمڕۆ دەپرسم ئێمە وەکو پێویست ڕێز لە کەسانی خۆمان دەگرین؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا بە خێراتتان دەکەم هەربژی بێگومان ئەمە تایبەتمەندێکی کووردە زۆر بەداخەوە دەرم کە سپۆرەکەی خۆم مێژی کووردە مێژی کۆنی کوردستان و هەروان مێژی کووردە زۆر بەکەمی گرنگی بە بیرمەندان و زانایی خۆمان دەدەین یعنی ئەمە یەکێ لە دەتوانم برێم خاڵە هەرە ناشیرنەکان و خراپەکانی کۆمەلگەی کوردیە یان زۆر بەداخەوە قسەش دەکەم مەفروض وابوو ئێمە لە ژیاندا گرنگی بە زانایەکان بدەین وەکو پێشەنگێک سەیریان بکەین تەمان ئەمە دەبتە قودوە یان پێشەنگەوەی کەنەوەکانی دواترشمان چاویان لێ بکەنەوە ئەمە کاچی مرد ئەتلۆچی ئیڤێنتی لۆ ڕێ دەخی لۆچی گرنگی پێ دەدەی ناوەڵە وەرە لە ژیاندا گرنگی پێ بدە بۆ نمونە ڕەحمەتی مامۆستا سەلام جا ئەگەر لە ژیاندا یعنی شەهادەیەکی تەقدیریان پێدا باە بەوەی کەوە ئەو مادیبوونی کردیێت ڕێزی لێ گیرابایە یعنی ڕاستە لە بۆمە خۆشە ئێستا سەر بەرزێ لە بۆم بەڵام کە ئەگەر لە ژیاندا مابایە احتیمالە فەرقەی زۆری کردبا لە بۆ خودی خۆی جا بەڕاستی ئەمە یعنی شتێکە بە خۆشم زۆر هەست بە نیگەرانی دەکەم یعنی مامۆستایەکی زانکۆ یان نووسەرێک هەم بیرمەندێک لە هەر بوارێک شەرنیە لە زانکۆ بیتن پێویستە بەڕاستی کورد ملەتی کورد بەهۆشخۆی بێتەوە گرنگی بە زانایەکان و بیرمەندانی خۆی بدە چکە بەڕاستی ئەمانە پێشەنگن ئیقتیدایان پێ دەکرێت لەبەرچی وەکو پێویست ئەو ڕێزە لە زانایان نەگیریان ئەو وەکو خۆ دەڵێ ئەگەر شادێکی سادەش بیان بڕە یان سوپاسنامەیەکی سادەش بێ پێشکەشیان بکرێت ڕەنگە ئەو سوپاسنامەی بە هەموو دنیا نەگۆڕێتەوە دڵی پێخۆش بێت باشە بۆچی ناکرێت بەخۆی لەوانەیە لە بۆ چەند هۆکارێک بگەڕێتەوە چەند هۆکارێک ئایا هۆکارەکەی نەبوونی وعیە نەبوونی هۆش لە بۆ ئەوەی یان ئایا دەسەڵاتە یانەوەی ئەوەی کە بەڕێوبەری ئەو حکوومەت و ئیدارە دەکاتن یان ئەوە تا نازانم یعنی جیاوازی بیرۆڕایە جیاوازی بۆ چوونە احتیمالی ئەوە زۆر دەور ببینیت چکە لەوانەیە کەسانی تڕێزیە لێو جیرابی احتیمالە بەڵام کەسێک یان زۆر بەداخەوە دەرێم یعنی نابیتن ئەتو ئللا پەیوەستبی بە حزبێکەوە کوردم من کوردستانیمە پێویست ناکە ئەمە قەتیز بکرێم لە چارچێوەی ڕێکخراوێک یاخود حزبێکەوە احتیمالی هەیە لەگە حزبەکەی منی گرنگیت پێ نادەم احتیمالە تۆکو مامۆستایەک چەندێک بۆ قوتابیەکانت ناوە باسی زانایەکان دەکەی باسی و کەسانە دەکەی خزمەتیان بە کۆمەلگای کردی خزمەتیان بە کورد کردی خزمەتیان بە کوردستان کردیا نمونیان بۆ دێنی و بۆیان باز دەکەی تاوەکو لە هزریان شتێک دروست بێ ئەوانیش لە داهاتوودا خزمەتی کۆمەلگای خۆیان بکەن بەڵێ ئێمە مامۆستای زانکۆمەم لە بەشی مێژوو دەرز دەرێمەوە و پرۆفسۆری یاردی دەرم لە بەشی مێژوو کۆن تەبان بێگومان ئەمە یعنی دەتوانم برێم زۆر لە اختصاسەکەی خۆم ناتوانم بڕۆمە دەرێ بەڵام لەگەر ئەوەشدا ئەمە نمونەمانەیە شەرت نیە زانابن شەرت نیە
لەوانەیە کەسانی دیاری شۆڕژێر بن کەسان دیاری دروستکەری دەوڵەت بن لەوانەمە باسی دیاکۆی دەکەین باسی ئەستیاگی دەکەین بۆ نمونە باسی هەندێک کەسایەتیر دەکەین کەوا لەوانەیە ئەوانە دەنین کوردن مە زۆ گرنگی بەوانە دەدەین یعنی احتیمالی هەیە لە بوارەکەی خۆم نتوانم زۆر بچمە دەرێ بەرام لەگەر ئەوەشدا زانایان دەبی گرنجیان پێ بدرێتن احتیمالی هەیە لە خوێندنی بابرێن دواناوەندی و ناوەندی ئەوانە زیاتر گرنگی بەولانە کەسایەتی ئەدەبیەکان ڕۆشنبیرەکان و زانستیەکان بدەن بەڵام لەبەر ئەوەی کە زانکۆ احتیمالی هەیە نتوانی ئەوها بە فراوانی بچێنایە بەڵام لەگەر ئەوەشدا ڕمزمان هەیە یا ئەشخاصمان هەیە کەسانی دیارمان هەیە کە دەتوانین ئاماژیان پێ بکەین سوودیان لێ ببینین چکە بەڕاستی وایە ئەگە تو کەسێک پێشەنگ بوو دەبی سوودی لێ وەربگری جاچ لە ڕووی هزر بوو داهێنا بوو دەوڵەتداری بۆ حکومداری بیتن ئەمڕۆ دەپرسم چەندێک گرینگە ئێمە لە ژیاندا گرنگجی بە ژیانی زانایان بدەین دەربارەیان بخوێنینەوە و بۆ نەوەکانی داهاتوو پێیان بناسێنین. بەڵێ معلومی جەنابتانە زانست یەکێکە لە کۆڵەگە هەرە مهمەکانی هەر کۆمەڵگەیەک کە بەرەو پێشکەوتن دەڕواتن. ئەو زانستەش پێویستی بە کەسانێک هەیە پیادەی بکەن و ڕوونی بکەنەوە و داهێنانی تێدا بکەن. مامۆستا سەلام ناوخۆش وەکو بیرمەندێکی کورد توانی ئەسپی خۆی تاو بداتن لە چەند ڕوانگەیەک سێگۆشەیەکی زۆر جوانی دروست کرد لە نێوان ئاین و نیشتیمان و نەتەوەکەی توانی شتێکی نوێ ئیبداع بکە. بەڕاستی مامۆستا سەلام یعنی مەوسوعە بوو کە لە دەستدانی بەڕاستی خەسارەتێکی زۆر گەورە بوو لە بۆ گەلی کورد. چەندە گرینگە ئەوجا خەڵک بەگشتی و بۆ نمونە ئێمە گرنگجی بە ژیانی و کەسانە بدەین کە لە بوارە جیاجیەکان خزمەتیان کردو جێی دەستیان دیار وە جێی پەنجەیان دیار بووە. ماڵێ دەتوانرێ مامۆستا سەلام وەکو بیرمەندێکی کورد بکرێتە سمبولێک یعنی بەرهەمەکانی توێژینەوەی لەسەر بکرێتن لۆ نەوەی ئێستا و داهاتوو و هەروەها ببێتە پاڵپشتێکی بەقووەت لە بۆ هەموو دامەزراوە پەروەردەیەکان و دامەزراوە حکومیەکان و زانکۆکانیش بە تایبەتی. تا چەند پێویستە ئێمە زیاتر و زۆرتر گرنگجی بە زانست بدەین و بۆچی گرینگە زیاتر خۆمان یەکلایی بکەینەوە بە سەرقاڵبوون بە زانست و بە خوێندنەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە بەڕاستی مەسلەی ئینسان خۆی گەور کە مرۆڤی دروست کردووە بڵین توانایەکی زۆر باشی پێبەخشیوە کە بتوانێ لەسەر جەمبوارەکاندا گەشە بە توانە زانستەکانی خۆی بدا. مرۆڤ هەرچەند زاناتر بێ لە ڕاستیە هێندەی تر شارەزای دەوروبەرە بێ و هێندەی تر دەوروبەریش لەو بۆ نمونە سوودبەن دەبن. تەنانەت خۆی گەورە خۆی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون بە پرسیارەوە ئایا ئەوانەی کە زانان و ئەوانەی کە نەزانن ئەوانەی کە دەزانن و ئەوانەی کە نازانن وەکو یەکن بە دڵنیای وەکو یەک نین بۆ چونکە کەسێک ناتوانێت ببەخشێ ئەگەر شتێکی پێ نەبێ واتە تۆ ئەگەر لە بوار لە ئاستێکی باشی زانست و زانیاریان نەبی ناتوانی وەکو چرایەک دەوروبەری خۆڕ و ناکەیتەوە ناتوانی بۆ نمونە کەم و کورتیەکانی ژیان بەوانی تر پیشان بدەی ناتوانی حەق و ناحەق ڕاستی و ناڕاستی باش و خراپ لە یەک جیاکەیتەوە ئەوە بە زانست ئەوە ئەکرێ. بۆیە مرۆڤ بەڕاستی مەسلەی زانست بابەتێکە کە ئینسان هەر لەدایەکە بێ پێویستە قۆناغ بە قۆناغی پێشکەوتنی ژیانی خۆی گرنگی پێبدا پەرەی پێبدا و خۆی ڕۆشنبیر بکە هەتا بگاتە ئاستێکی پێناسەیەکی زانستی ڕۆشنبیر واتە لە زۆربەی بوارەکاندا شارەزایەکی باشی هەبێ و یەکێک لە بوارەکانیشدا ئاستێکی زانستی قوڵی هەبێ و پسپۆر بێ لە یەکێک لە بوارەکانە. ئەو کەسانەی کە گرنگیان بە زانست داوە بوونە چرا لە بۆ ئێمە و لە بۆ نەوەی داهاتوو تا چەند ئێمە لە کۆمەڵگای خۆمان گرنگجی بە و زانایانە دەدەین گرنگجی بە ژیانیان دەدەین ڕێزیان زۆر لێ دەگرین. دیارە گرنگیدان بە زاناکان بەڕاستی ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە هەر کەسێک پێی هەستێ ڕێکخراوێک هەر کەسێک بتوانێ گرنگیان پێبدا بەڵام من پێم وایە زۆرێک لە زاناکان ئەگەر ئێمە لە سەردەمی ژیانیانە لە سەردەمی بوونیانە گرنگی زیاتریان پێ بدەین
کۆڕ و کۆبوونەوەیان بۆ ڕێک بخەین، کۆنفرانسیان بۆ ڕێک بخەین لەسەر بیر و ئایدیا و بۆ چوونەکانیان توێژینەوە و لێکۆڵینەوە بکەین لە وجودی خۆیانە لە حزوری خۆیانە زۆر گرنگی ئەبێ. بەڵام ئەگەریش کە هۆفاتیان کرد کە فۆتیان کرد دوجار ئێمە بین کولتوری زانستی ئاینی ڕۆشنبیری ئەوان توانە زانستیەکانیان نووسینەکانیان بەرهەمەکانیان بیر و فکریان ئایدیایان بۆ چوونەکانیان زیینوکەینەوە لە چوارچەوەی کۆنفرانسێکە لە چوارچەوەی مێزگردێکا بێت تەنانەت ئەگەریش ئەوە بەڕاستی سوودێکی زۆری ئەبێت چونکە مرۆڤەکان بەڕاستی هەرکە لەدایک دەبن پێویستە ڕابردوی خۆیان بزانن هەر مرۆڤێک لە ڕابردوی خۆی شارەزانە بێ بە مناڵی ئەمێنێتەوە بۆیە ئەو زانایانەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەتی کۆمەڵگە پێویستی بە ڕۆشنبیری ئاینیە پێویستی بە پەروەردەیەکی تەندروستە پێویستی بە پێگەیاندنی کەسانێکە کە لە ڕاستیە لە هەموو ڕوویەکەوە لە ئاست خزمەتکردنێکی ڕەسەن و نیشتیمانی و شەرعی ئەم وڵاتەیە بێ بۆیە ئێمە زۆر پێویستە لەو جۆرە کۆنفرانسانەیە بتوانین ئەو زانانی کە تەنانەت وەفاتیشیان کردو کە جێپەنجەیان دیارە کە خاوەڵی بەرهەمێکی زۆرن بتوانین کۆڕ و کۆنفرانسیان بۆ ڕێک بخەین و ئەو بەرهەمانە جارێکی تر بێنینەوە ناو کۆمەڵگا و بۆ ئەوەی دەوروبەر سوودیان لێوەرگرێەوە تەنانەت هەم لە ڕووی زانستی و سوودیان لێوەرەگیرێ دەبنە سەر چاوێکی زانستی بۆ توێژەرەکانی تر هەم لە ڕووی ڕۆشنبیری و چاولێکردنەوە خەڵکانێکی تر زۆر چاویان لەکە هەم لە ڕووی ناساندنیان بە خەڵک بەڕاستی زۆرێک لەو زانایانە زۆرێک لەو کۆمەڵگی ئێمە نایان ناسێ هەروەکو ناوێک لەوانەیە ناوەکەی بیست بێ بەس لەبەر ببوورە لە بەرچێک دەڵی نایان ناسن هۆکارچیانی چ شتێک بۆی کردووە خەڵک نەیناسێت بەداخەوە لەو ساڵانەی دوایی بەڕاستی لە ئەتوانم بڵێم لە 15 ساڵی دوایی تاکی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی خوێندنەوە زۆر لاواز بووە و ئەوەش کاریگەری سۆشیال میدیای لەسەرەکە بووە بە خوێنەرێکی زۆر خێرا و تێپەڕی سۆشیال میدیا کە قۆڵی ناکاتەوە لە بابەتەکاندا و ئەوەش بووەتە هۆی فرامۆشکردنی سەرچاوە زانستیە نووسراوەکان وەکو کتێب و وەکو فەرهەنگ و وەکو ئەوانە لە ڕاستیە ئەمە لەلایەکە و لەلایەکی ترەوە ئێستا تاکی کۆمەڵگی ئێمە وەکو تاکێکی گۆشەگیری لێ هاتوو بە تایبەتی زۆرێک لە گەنجەکان کە زانا و عالمەکان و ناودارەکانی سەردەمی خۆیان ناناسن و ئەوەش بووەتە هۆی دروستبوونی شیارێک بۆشاییەک لە نێوان زاناکان و لە نێوان ئەم سەردەمە و توێژەی کە ئێستیاژی بۆیە من پێم وایە ئەم زیندووکردنەوەیە ئەم یادانە هەوڵێکی زۆر باشە هەوڵێکی زۆری عیلمیە ئەکادیمیە بۆ ناساندنیان وەکووتم بە چین و توێژە جیاوازەکان و بۆ ئەوەی چرای ڕووناچی و فکری و معریفی ئەوان بەردەوام بێت بۆ لە ئایندەشا بۆ ڕۆشنکردنەوەی بەردەمی تاریکی ئەو کەسانەی کە خوا نەخواسە بەرەو هەڵدێر و بەرەو لادانە ڕوو. بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانین بوو دەربارەی گرنگجیدان بەزانیان بێگومان ئێمە ئەگەر بمانەوەی لە ژیانی خۆماندا سەرکەوتوو بین و کۆمەلگایەکەمان سەرکەوتوو بێ بۆ ئەوەی هەنگاوی باشتر و چاکتر بنین دەبێ بێگومان شارەزای ژیانی زانایان بین و ڕێزیان لێ بگرین تاوەکو لە ژیاندا ماون ینی ئەگەر تو ڕێز لە زانایەکەی خۆت بگری ئەوە گەورەیە بۆ خۆت ڕێز لە مامۆستاکەی خۆت دەگری گەورەیە بۆ خۆت و بەم شێوازە کۆمەلگا پێش دەکەوێت ئەگەر ئێستا بۆ نمونە لە وڵاتی مە شکۆیەکی باشتر و چاکتر لەوەی ئێستا هەیە بۆ مامۆستا بگەڕێتەوە بێگومان مامۆستایان هەمیشە پێشەنگی زیاتر و زۆرتر دەبن بۆ کۆمەلگای خۆمان و ڕێزی زیاتریان لێ دەگیرێت جاران هەموو نمونەیەک هەموو جاران ئەو نمونە دەهێنراوە دەیانگوت کاتێک کە قوتابیەک مامۆستاکەی خۆی دەدیت لەبەر ڕێز و شکۆی مامۆستایەکە ڕەنگە بە شوێنێکی دیکە دابڕۆیشت بە یان کۆمەڵک کار هەبوون ئەنجام لێدەدا چای بە مامۆستاکەی دەکەوت جا ئێمەش ئەگەر بمانەوێ کۆمەلگاکەی خۆمان بەرەو پێش ببین خەمی ئەو وڵاتەمانبی بێگومان دەبێ ڕێز لە زانایان بگرین و باشترین ڕێزگرتنی لە زانایان ئەوەیە کە لە ژیانی خۆیاندا تاوەکو ماون ڕێزیان بگیرێت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم ئاشاد و کامەران بن خواتان لەگەڵ.